سڵاوتان لەبێت تۆم کاتتان باش هەڵبەتە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە درێژی و زنجیرە کۆبوونەوەی کە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەمەبەستی تاوتوێکردن و گفتوگۆکردن لەسەر ئەو بەرگە و مادانەی پێیوەست بوو بۆ پەسەندکردنی بودجێ گشتی عێراق زنجیرە کۆبوونەوەی ئەنجامدا بەڵام ئەوەی کە جێگەی پرسیار بووە بوو کە بەر لە ئەنجامدانی ئەم زنجیرە کۆبوونەوەانە لەلایەن ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا چەند جارێک وەفدە سیاسیەکان لە هەرێمی کوردستانەوە سەردانی عێراقیان دەکرد سەردانی بەغدایان دەکرد بەمەبەستی کۆبوونەوە لەگەڵ لایەنە سیاسی عێراقیەکان بۆی کە بتوانن هەردوو لا بەلێک تێگەیشتن و ڕێککەوتن بچنە کۆبوونەوەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لەوێدا پرۆژەی گشتی پرۆژەی بودجەیاسایی گشتی عێراق پەسەند بکرێت بە جۆرێک بێت کە لە بەرژەوەندی عێراق بە گشتی و هەرێمی کوردستان بەتایبەت دابێت بەڵام ئەوە بوو کە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا ئەو هەندێک بەرگە و مادەی یاسایی هەبوو کە پێویست بە هەرێمی کوردستان لایەنە سیاسی عێراقیەکان بە جۆرێک گرژی لە نێوان لایەنە ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا دروست بوو لەسەر ئەو بەرگە و مادانەی کە پێویست بوو بە هەرێمی کوردستانەوە دەمەوێت گفتوگوی زیاتر و هەموو ئەم بابەتانە لەگەڵ ڕێزان شێخ دلێر ئەندامی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا بکەم خات و ڕێزانە گەر بێتێرەوە سپاس دەکەم سڵاوت لێبێت و ئەم کاتت باش سەرەتا بەر لەوەی کە پرسی کوردت لێ بکەم لە عێراق دەمەوێت بپرسم کە بەپێی تەجروبەی پەرلەمانی خۆتان ئەم پرۆژە یاسای بودجە کە بۆ 3 ساڵی داهاتووی عێراق پەسەند کراوە دەبێتە تێپەڕاندنی بەشێک لەو قەیرانەدارایی کە لە هەرێمی کوردستاندا هەیە و تێڕوانینتان چۆنە بووی؟ سڵاو لە تۆش و سپاس بۆ شار پرس بەتاکید ئێمە کاتێک کە باس لە یاسای بودجەکەین ئەکید زۆر گرنگە هەر دەوڵەتێکە گەر بێ یاسای بودجە بێ ئەوە زەرەرێکی گەوراکە هەم لە لایەن وەزارەتەکان و بەتایبەتی دەسەڵاتی جێبەجێکردن تووشی کێشابێ کەواتە گەرەمە ئەم یاسای بودجێ بە کۆی گشتی باس لە عێراق بکەین مەرحەلەیەکی باشە کە دەنگی لەسەر دراوە بۆ تەیاسا بەڵام ئێمە ئەگەر باس بکەین بڵێن بە تایبەتی بینە سەر هەرێمی کوردستان بڵێن ئێمە تەواو لەم یاسای بودجەیە توانیمان هەرێمێکی بەهێزمان هەبێ هەموو مافەدارایەکانی هەرێمی کوردستانمان دەستکەوت بێ و هەروەها چۆنەڵی ئەم هەرێمە وکو چۆن لە ساڵانی پێشووترا کە لە سەدا 17 بۆ دوای وتراوە لە سەدا 12 و چەند پۆینتێک بودجەیەت بۆ هەرێمی کوردستان ڕەنگە لەمەیە ئێستا ئێمە بودجێکی تایبەتمەندمان هەبێ بەڵام ئەم بودجە تایبەتمەندە بە چ مەرجێک و چۆن یەتە ناو هەرێمی کوردستان ئێمە ئازانین کە مەرجەکان چەندێک قورسن و چیان لە هەرێمی کوردستان کردەوە بەداخەوە ئەتوانم لە ئێستاەوە بڵم ئەوەی حیزبە کوردیەکان بەتایبەتی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو کێشمە سیاسیە ئەو کێشانەی کە لە نێوان خۆیانە هەبوو گوێزانەوە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەوەندەی لەگەڵ حیزبە سیاسیەکانی تر توانیان پەیوەندی بکەن ئەوەندە نەهاتن پێکەوە دابنیشن و مفاوەزات بکەن لەسەر ئەو مادانەی کە تایبەتە بە هەرێمی کوردستان لێستا منەڵم هەرێمی قەوارەی هەرێمی کوردستانیان زۆر زعیف کردو هەر نمونەش بۆ ئەمە کە بینیمان سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان دوای ئەوەی کە هەرێمی کوردستانیان وێران کرد بە هەردووکیان ئەڵێ ئێمە بە خوێن دیفاعەکەین لە هەرێمی کوردستان ئەگەر نەگەشت بێتە مەرحەلەیەک نەزانێت کە هەرێمی کوردستانیان هێناوەتە بارودۆخێکی زۆر خراپ ئەم قسەیە ناکە بەڵام بەداخەوە قسەکەی تازە هیچ تەسیرێکی نابێت لەسەر ساحەی سیاسی چونکە ئەساساً ئەوان هاتن ئەوەندە خراپ تعاملیان کرد ئەوەندە خراپ لەگەڵ ناوچەیەکیان هەرێمی کوردستانیان دووبارە کردەوە بە دوو ناوچە کێشە گەورەکانی نێوان پارتی و یەکێتی ئەوەندە گەورە بوونیان توانید لەناو پەرلەمانی کوردستانە هەرزانیمان سەرۆکی پەرلەمانی پێشووی کوردستانیش بە هەمان شێوە وتیە وایە ئەو هەموو شەڕە گەورەیە لەناو هەرێما بکرا لەناو هەرێما ئەوەی کە ئێستا ئەیانویست بیکەن لەناو هەرێما بیان کردای و اینجا بچوونەیە بە یەک دەنگی لەناو پەرلەمانی عێراقا کاریان بکردە یعنی بەداخەوەڵم پارتیویەکێتی جارێکی تر زۆر ئەم هەرێمەیان ناشرین کرد لە بەرچاوی دەرەوە من خۆم پەرلەمانتار بووم دوو دەورەی پەرلەمانی ئەزانم کە چڕق و قینەیەک بەرامبەرم هەرێمی کوردستانە هەبووە چەنەها لایەنی سیاسی ڕۆژێ بۆ لە ڕۆژان تەمەنای کردووە کە بتوانێت هەرێمی کوردستان بگەینێتە ئەم مەرحەلەی ئەم جارە پارتیوێکێتی لە سەرسینیەکی جوان یایەنە دەستیان نەکرد پارتیوێکێتی توانم بڵام حتانەوەی نوێژ بەداخەوە کێڵم ئەویش لەبەرەوەی معارەزەی و حەقی خۆیەتی بەڵام هەندێک حەق هەرێمی کوردستان تەنها مڵکی پارتیوێکێتی نییە ئەوە لە هەندێک بابەتە ئەویش لێبوردەی هەوایە بۆ ناو ئەم هەرێمە پێکەوە هەمویان ئەوەندەی هەستان دوژمنەکانی هەرێمی کوردستانیان بە خۆیان خۆش کرد و پەیوەندیەکانیان لەگەڵ ئەوانە باشکرد نەهاتن پێکەوە دابنیشن بە یەکگرتووی نەک بە یەکگرتووی من باسی یەکگرتووی ناکەم بەس احتیرامی هەرێمەکەیان بێشتایەتەوە باسمان لەوە کرد کە پێش کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەڵبەتە وەفدەکان بەردەوام
بەردەوام لە سەردانی بەغدادا بوون لایەنە سیاسیەکان بە دیاریکراویش پارتی یەکێتی بۆچی دەپرسم بۆچی سەردانی ئەم وەفدانە ڕنگدانەوەی لەناو ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا نابێت کە ناوەڕۆکی کۆبوونەوەکان ئاشکرا دەکرێت لە دوای سەردانەکانیان هەموو باز لەوە دەکرێت کە لێک تێگەیشتن و ڕێکەوتن هەیە بۆی کە بتوانن هەم لایەنە سیاسی کوردستانیەکان داکۆکی لە مافی کورد بکەن لە بەغدا بۆچی ئەمە لەناو ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا ڕنگدانەوەی نابێت هەر حزبێکی سیاسی ڕازگۆ نەبێ هەرێمی خۆی خۆش نەوێ ڕێز لە قیەمی خۆی نەگرێ وەکوم حیزبە سیاسیانە ئێستا بێ لە هەرێمی کوردستان بە کۆی گشتی حیزبە سیاسیەکان ئەوان تەنها کاتێک کە کۆبنەوە بەس تەنها پێکەرن لە کۆبنەوەکانە بەداخەوە کە منەماڵێ مەگەر ئێمە هەمیشە سیرکەین کۆبوونەوەکانیان کۆبوونەوەی پێکەنینە ئێمە گەشتینە ئەنجام پێکەوە ڕێکەوتین وەفدێک دروستەکەن وەفدەکان بۆ مفاوەزە چێتە بەغدا ڕۆژدانیان پێکەوە بۆ مفاوەزە بڕۆشتنایە ئەمان بینی پارتی دیموکراتی کوردستان کە سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم و کێوکێ بۆ خۆیانە چون وەفدیان دروستە کردووە چون لەگەڵ لایەنە سیاسەکان دانیشتیانە کرد بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان و گۆڕان و هەر هەموو حیزبانەی تر یەکێتی نیشتیمانی کوردستانیش دوای ئەوە وەکو ڕەتفعل ئەچوو لەگەڵ ئیتاری تەنسیقی وەکو خۆی هەبوو دانیش مفاوەزاتێ کرد کاتە ئەمە هەمووی وەفدی حەقیقی نەبوون تەنها بابەتێک بوون بۆ شکڵ ئەیان کرد لەناو ئەم هەرێمی کوردستانەیە ئەوەش نەتیجەکەتی چونکە نەتیجەی کۆتایی کاتێکە بێ کە بوجا پرۆژە یاسای بوجە لەناو حکوومەتا بوو کە هەر یەکێک لەم حیزبە سیاسیانە بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتین شەیەکی دوو وەزارەتیان هەبووە دوو وەزیریان هەبووە نەیانتوانی لەوەیە زەمانی و حەقیقی هەرێمی کوردستان بکەن پێشوێ بگاتە پەرلەمان دوای لەناو پەرلەمانە کێشمەکانیان زیاد بۆ ئەو کە بینیمان یعنی بڕوا بکەن من هاوڕێم هەیە لە سونەش و لە شیعەش ئەیان هەندێکیان کە دڵسۆزن و هەندێکیشیان ڕەنگە بە شکەڵوا بزانن ئایانوت ئەوەی کە ئەم جارە ئەوان پێیان بە هەرێمی کوردستانیان کرد و ناشیرینیان کرد بە سەدەها ساڵ لایەنە سیاسەکانی تر نەیانەتوانی بگەن بەوەی ئاوا بکەن لە هەرێمی کوردستان کە لە بوجەیە دای بنێن بەداخەوە کە منەماڵێم ڕاستە ئێمە باسمانەوە کردووە هەرێمی کوردستان بوجەیەکی تایبەتی بۆ دانڕێتە ناو حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان بە پێی پارێزگاکان دابەشێکە بە پێی وەزارەتەکان دابەشێکە هەموو بوجەی ئیسیسماری و بەڵام پارتی دیموکراتی کوردستان بەداخەوە ئەو هەموو خراپەکاری بەرامبەر دەڤەرێک بە تایبەتی کردووە بڕۆ بزانە سلێمانی ئیتر هەرچیەک بێ وەکو دژایەتی سلێمانی و هەڵەبجە و ئەم ناوچانەی کردووە ئەمە لە کۆتایە خۆ زەرەر لە هەرێمەکەی ڕاستە حیزبێکی سیاسی بەم شێوە تەعاملەکە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە هەر کێشەیەکیانەوە بەس خەڵک گوناحی چییە گوناحی چیە مەکتەبێ دروست نەکرێت گوناحی چییە خستەخانەی هیوا نەخۆشەکانیان بە ڕۆژانە بمرێ ئەمە خەتای کێ ئەمە خەتای حزبێکی ئەساسێک کە خاوەنی دەسەڵاتی جێبەجێکردن بە دەستێورە سەرۆکی هەرێم بەدەستی ئەوەیەوە ئەبوایە لێبوردەی بۆ خەڵکەکەی هەبوایە نەک ئەوەی کە کێشەی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستانش ئەکید ڕەتفعلی هەیە چونکە ئەم حیزبانەیانێ بمێننەوە من خۆم یەکێتیم بەڵام ئەوەی کە ئێستا ڕۆیە ئەمە بەرنامەی یەکێتی نەبووە یەکێتی ئەساسی خۆی مافی چارەی خۆنووسین بووە بڕوای بەوەیە کە حکوومەتێکی بەقوتی هەبوو بێ بڕوای بۆ هەرێمێکی داوای چوارپارچی ئازادکردنی چوارپارچی هەرێمی کوردستانی کردەوە بە کۆی گشتی ئەم ناوچەی ئێمە بۆتە ناوچێکەوە تا تورکیا چەندێک حەزری خستۆتە سەر مەتاڕەکانمان لەبەرەوەی کە مووقفێکی کوردانەی هەیە یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام لە کۆتایە مووقفە کوردانەیە کرا بە قوربانی هەندێک بابەتی زۆر سادە و ساکار لەناو پەرلەمانی عێراق ئەوەی کە لەناو ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا لە چەند ڕۆژی ڕابردوودا بینیتان هەڵوێستی لایەنەشی ئەو سونەکان سەبارەت بەو بەرگە و مادانی پێویست بە هەرێمی کوردستانەوە بۆچی لە دەرەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا یەکدەنگ و یەک هەڵوێستن لەگەڵ لایەنە سیاسیەکان بەڵام لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا لایەنەشی ئەو سونەکان ئەم هەڵوێستیان نییە بۆچی دژی ئەو مادان یاخود دەنگدان سەر پرۆژە یاسا و بەرگە و مادەیە کە پێویست بێ بە هەرێمەوە ئەوان دژی دەوەستنەوە هەندێک پێویست نایە ئەو بەرگە و مادەیە ئێمە هەمیشە بیستومانە ینی لە 2014 کە من و کاتە پەرلەمانتار بووم هەتا ئێستا ئەوانەوەیان هەیە هەرێمی کوردستان نەوتی بەسرە ئەفرۆشرێت بۆ هەرێمی کوردستان یعنی هەمیشە ئاوایان وتوە ئەو بوجەی کە بۆ هەرێمی کوردستانە ڕات بە عەدالەتیاندانە ناوە وتیانە ئێوە نەوتی خۆتان بۆ خۆتان ئەفرۆشن واریدات ناگەڕێنەوە ناو بەغدا کەواتە سەر باقیەوەش ئێوە داوای پارە لە حکوومەتی فیدراڵەکەن ئەمان بەم نەوع سەری هەرێمی کوردستانیان کردەوە لەبەرەوەی
ئێمە گەندڵێکی زۆرمان هەبوو لە ناوم هەرێمەیە هەرێممان بنیاد نەناوە کە هەرێمێکی سەر بەخۆ بێ دەوڵەتداریمان نەکردووە ئەوە تاسیرکە یعنی ئێستا نە پەرلەمانمان هەیە نە حکوومەتێکی بەهێزمان هەیە ئەوە تا سەرۆکۆیەتی هەرێم بۆتە جێگایەکی شکلی حکوومەتێکی کاربەڕێکرد ئەمانە چین ئەمە هەموو سیاسەتە گەندڵکارەکانی ئەم حکوومەتی هەرێمێ کەواتەوانیش ئەوەیان نەویست ڕۆژێک لە ڕۆژان ئەوەیان نەویست کە ئەم هەرێمە ئاوازایف بکەن هیچ کاتێک هیچ شارێکی تر هیچ جێگایەکی تر هیچ مکەونێکی تر ناوێت کەس لە خۆی بەهێزتر بێ چونکە دەوڵەتی دەسەڵاتداریە سونەیەوێ خۆی یەکەم بێت شیعەیەوێ خۆی یەکەم بێت چه حەزی لەوێ کورد بتوانێ ئەوەندە بەهێز بێ بەڕاستی بەهۆی ئەم دوو حیزبە ئەساسی و حتا جارێک تریش شەڵام حیزبەکانی تریش کە لەناو پەرلەمانی عێراقان هەرێمی کوردستانیان بچووک کردەوە ضعیف کرد خەڵکەکەیان بەهێز کرد لەبەر هەندێ مەساڵحی ئەو حیزبانەی کە لەوێن چۆن مەساڵحی خۆیان زیاد بکەن و بەرژەوەندی تایبەتیەکانی خۆیانیان زاڵ کرد بەسەر بەرژەوەندی هەرێمی کوردستانە سیاسیەتی نیشتیمانی کوردستان باسلەوە دەکات کە ئەوەی کە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا ڕوویدا ئەوەی کە بەگشتی لە بەغدا ڕوویدا دەرەنجامی ئەو کودەتای بوو کە بە سەر پەرلەمانی کوردستان داکرا دەپرسم کە ماف و ژیان و قوتی خەڵک لە بەغدا هی ئەوەیە ببێت جێگەی ناکۆکی نێوان لایەنە سیاسیەکان بە جۆرێک بێت کە لە بەغدا حەق لە یەکتر بکەنەوە کە مەسائیلی کورد لە بەغدا پێویستی بە یەکجەنگی لایەنە سیاسیەکان هەیە لە سەرتاوم وتم ئێمە پێویستمان بە یەکدەنگی هەیە بەڵام ئەگەر هاتوو حیزبێکی سیاسی لەناو هەرێمی کوردستانە ئەو دەسەڵاتە گەورەی خۆی بە دەسەڵاتی دادووری خستە ژێر دەسەڵاتی خۆیەوە پەرلەمانی ضعیف کرد و بەبێ سەرۆکی پەرلەمان هەستا زانیمان کە کۆمیسیۆن ماوەی بەسەر چۆزینووی کردەوە دەسەڵاتی دادوەری هێنای سوێندی پێ خواردن کاتێک تر لەوە نائەدالەتی تر چییە لەبەرەوە ڕەتفعلا یعنی خۆیان نەیانتوانی ئێستا ئەمەی کە بەسەر هەرێمی کوردستان هاتووە لە ئەستۆی پارتی دموکراتی کوردستانە بە دەرەجە یەک چونکە ئەو بە دەرەجەی یەک وای کرد کە وەکو ئەڵێن کودەتایە بەسەر پەرلەمانە بێنێ هەتاکو ئاوای کرد لەکە حیزبە سیاسیەکەی تریش بۆ زەمانی خۆی بۆ زەمانی ئەو ناوچەی کە لەژێر دەسەڵاتی خۆیەتی ئەو بڕیارانە بە کەواتە ئێمە بێ هەمومان بزانین مانەوە و پێگا بە ناوی هەرێمی کوردستانەوە بەهێزە مانەوە و پێگە و دەسەڵات و پارە بەبێ هەرێمێکی ضعیف هیچ بوونی نییە بەداخەوە لەم ئەوانەی کە ئێستا ئەمەیان کرد با باش بزانن سەد ئەو نەپارەی تریانە بێ سەد ئەونا لە دەرەوە دنیایان هەبێ هیچی بە قەدەرۆنیە کە لە ناو هەرێمێکی بەهێزا بڕۆشناوێ فرشی سووریان بەداخرا ئێستا بزانە ئەو تا هەر سەفارەتی ئەمریکی هاتووە تەوجیهی یاوە پێیان کە وەزارەتی پێشمەرگە بەم شێوەیە ناڕوا بەڕێگاوە کە ئەم هەموو گەندڵی لە ناو هەرێمی کوردستانە لێیان قبول ناکرێت کە عقوباتی یا بەسەریانە تەواو ئێمە بینین ئێستا ئازادی ڕۆژنامەنووسی هەیە لە ناو ئەم هەرێمەیە خەڵکێکە توانێت بە ئازادی قسە بکە ڕەنگە لەم دەڤەرەیە باشتر بێ بەڵام بڕۆرە ئەو لە کاسبکاران دوێنێ هەستاون لە دهۆک لەبەر دوکانەکانیان پێداخستون زەختێکی زۆریان لەسەر نەتوانن تەنها داوای خۆیان بکەن ئیتر کامێری هەر جێگایەک بێ هەر کەسێک بێبی گوێزێتەوە تۆ ئیشکێنیت بۆ ئەوی دڵنکە تەنانەت لە جێگاکە نەچێتە دەڕەوە ئەمە پێوترێتیش بەڵام بەڕاستی ئەڵێمەوە جارێکی تر پارتی دیموکراتی کوردستان ئەمەی ئەکا زۆر سەختە ڕەتفعلەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەو سەختترە بەداخە ئۆینەوەی نوێشەیکە لە هەردووکیان خراپترە